سپاس کاک سەر و زۆر سپاس بۆ ئەنیستیتۆی توێژینەوە گەشە پێدان پێشەکی پێم خۆشە وەکو پێشەکیەک بچوونەناوەوە لەو ڕۆژانەدا دوو هەواڵم لە تەلەڤیزیۆن خوێندەوە کە بەڕاستی سەرنجیان ڕاکێشام یەکێکیان تایبەت بوو کە ئەم ساڵ نزیکەی 6 ملیۆن ئاوارە لە دنیا هەبووە 6 ملیۆن ئاوارە دووەمیان کە تایبەت بوو بە تەحویلاتی مالی ئەو پارەیە کە کۆچبەرەکان لە وڵاتە خانەخوێیەکانەوە بۆ وڵاتەکانی خۆیانیان ناردوتەوە لە ساڵی 2015دا بڕی 600 ملیار دولارە کە دەکاتە بودجەی ڕەنگە 6 وڵاتی وەکو ئوردن ئەوەندە پارەیە لە وڵاتانەوە نێردراوەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان ئەو بەحسە لەسەر پێشنیاری ئینستیتو بووە کە بزانین دووشت لەو توێژینەوەدا بۆ ئێمە گرنگ بووە تایبەتمەندیەکانی ئەوانەی کۆچ دەکەن چین کێن چ تەمەنێکن چ ڕێگەزێکن لە کوێوە لە چ ناوچەیەکی کوردستانەوە زیاتر کۆچ دەکەن دووەم هۆکارەکانی کۆچکردنی ئەوانە چین بۆ زانینی ئەو دوانە بە تایبەتی میتۆدۆلۆجیاکەی لەگەڵ کاک حوسێنی کورتنەجات دامان ڕشتووە بە پێویستمان زانی ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەوانە قسە بکەین کە کۆچیان کردووە و دەستکەوتنی ئەوانەش قرس بوو چونکە هەمویان لەوێن و ئێمە لێرەین بۆیە لە ڕێی فۆرمێکی ڕاپرسیەوە کە لە ڕێی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بووان تۆڕێکی گەورەمان لە کوردستان دروست کردو هەر یەکە بوو هاوڕێیەکی بوو کەسێک بنێریتین لەوانەیە کە کوچ کردووە و ئەوان لە نێوخواندا بڵاو بکەنەوە کە دوجار 200 نزیکەی 250 دانەیەکمان بۆ هاتەوە بەڵام لەبەر ئەوەی بەشێکیان پێش 2014 ڕۆیشت بوون ئەوانمان لابرد بەشێکیان لە عێراقەوە وەڵامیاندا بووەوە چ ئەوانە بن کە گەڕاونەتەوە یان هەر لە ماڵی خۆ یەکێک خۆشی ئەوەدا بێتەوە ئەویشمان لابرد تەنیا ئەوانمان هێشتنەوە کە لە 2014 و 15 سەفەریان کردووە و ئێستا لەوێن ئەمە یەک دوو بۆ ئەوەی بزانین قەبارەی کۆچەکە چەندە کە بێگومان هیچ داتایەک لەو بوارەوە دەست ناکەوێتن هیچ داتایەک لەلایەن حکوومەتی هەرێم و لە هیچ شوێنێک داتایەک دەست ناکەوێت کە بزانین چەند کەس کۆچی کردووە ئەوەی کە لە توانای ئێمەدا بوو ویستمان بزانین لە 4 ناحیەمان لە کوردستان وەرگرت لە هەر پارێزگایەک ناحیەیە کە هەستمان کردووە زۆرترین کۆچبەر لەو ناحیەوە ڕۆیشتونە لە سلێمانی سەنگەسەرمان وەرگرت لە هەڵەبجە ناحیەی سیروان لە هەولێر ڕزگاری و لە دهۆک ناحیەی شێلادزەی سێەم شت لە ڕۆی میتۆدۆلۆژیەوە ئەوەیە کە ئێمە پشتمان بە سکەندەری ئەناڵایزی بەستووە هەندێک داتامان وەرگرتووە لەسەر ئەوەی کە چەندە پۆتانسیێلی کۆچ لە کوردستان هەیە ئێمە ئەو کوچەی کە بۆ هەربوو ئەوە ئەمڕۆ سوتفەکە ئەوەم کردەوە ئەمە لە وۆلی فەیسبوکێک ئەمە نووسرا بوو دەڵێتن کوڕێکە لە کۆڵنەوە دەڵێ یەڵدای ئەم ساڵم لە وڵاتێکدایە کە نەماڵم هەیە نە ناسنامەی ئەو وڵاتە نە کار و موچەیەکی دیاری کراو بەڵام ترسی سبەینێ و کرێ خانووی سەری مانگ و تازەکردنەوەی ئیقامەی هەولێرم نییە بە ئازادی دێم و دەڕۆم دەستم لە دەستی یاردایە بێت لە ڕاوکێ لە چنگی چاوحیزەکان ئیتر شوفێری تاکسی زۆر بلێکان نابینمەوە ئیتر تەلەفۆنم بوو نایە لە ئاسایشی گەڕەکەەوە بلێ برام لە هەولێر مایتەوە سەردانێکمان بکە ئیتر کەفیل و پشتگیری کوتایی هات زۆر شت کوتایی هات یەڵداتان پیرۆز ئەگەر لەو تێکستەوە تەماشا بکەین زۆر لە هۆکارەکانی کۆچ لێرەوە بۆ ئەوروپا بۆ ئێمە دەردەکەویتن کۆچی ئێمە کۆچی کورد بۆ دەرەوە کوچێکی نێودەوڵەتیە و لە هەمان کاتیشدا کوچێکی نایاساییە کوچێکی نێودەوڵەتی و نایاسایی کوچ بریتە لە گۆڕینی هەمیشەی یا نیمچە هەمیشەی شوێنی سەجێبوون لە ناو وڵاتێکدایان لە دەرەوەی وڵات لە ناو وڵاتدا کوچی ناوخۆیەوە بۆ دەرەوەی وڵات بەزاندنی سنۆر دەبێتە کوچی دەرەکی کوچی نایاسایی ئەوەیە کە وڵاتی خانەخوێ ڕێگەی پێنەداوی ڤیزەی بود نەناردووە وە تو کۆچت کردووە بۆ ئەو وڵاتە و وەکو گوتمان کۆچی نێودەوڵەتیش بڕینی سنۆری وڵاتێکە بەلای کەمەوە
کە ئەم دوو تایبەتمەندیە لە ناو کۆچی ئێمەدا هەن. هەندێک خێرا دەچم چونکە سلایدەکان زۆرن. لە 2000 تا 2000 کۆچی نێودەوڵەتی نەبوو بە بابەتێک جێ سەرنجی وڵاتان. لە 2000ەوەیەکەی UN ئیتر بڕیار دەدا بە تایبەتیش کۆفی عنان کە کۆچ بکاتە مەسەلەیەکی جددی لە پرسی نەتەوە یەکگرتووەکاندا. و هەر لەو ساڵەشدا ڕۆژێک دیاری کرا بۆ ڕۆژی کۆچبەران کە دەکاتە 18 سپتەمبەر. کۆچ زۆر جۆری هەیە، پۆلینمان کردووە بەو شێوەیە لە ڕووی فۆرمەوە، لە ڕووی خواست و ویستەوە، لە ڕووی کاتەوە، لە ڕووی یاساییەوە، لە ڕووی شوێنەوە کە هەر یەکێکیان بۆ دوو جۆر. لە ڕووی فۆرمەوە کوچی تاکە کەسەیە کوچی بە کۆمەڵ هەیە، لە ڕووی خواست و ویستەوە کوچی اختیاری هەیە، کوچی ناچاری هەیە، لە ڕووی کاتەوە کوچی هەمیشەیی کوچی کاتی هەیە، لە ڕووی یاساییەوە کوچی یاسایی، کوچی نایاسایی، لە ڕووی شوێنەوە کوچی ناوخۆییمان هەیە لەگەڵ کوچی نێودەوڵەتی. ئەوە جوورەکانی کۆچن بەپێی تایپۆلۆجیەکەی پۆلینەکەی. جگەلەوە تیورەکانی کۆچیش زۆر بە کورتی عرض دەکەین لا یەک خشتەدا. هەموو ئەو تیورانەی کە بۆ کۆچ کراون لە 4 پۆلدا خراونەتە ڕوو. تیورە کۆمەڵناسیەکان، ئابوووریەکان، جوگرافیەکان یەک خستن کە هەر یەکێکیان زیاد لە تیورسێنێک و زیاد لە تیورێک لەو بۆرانەدا کوبووتەوە. و زیاتریش تیورە ئابوووریەکان و کەوانە زۆر جەخت لەسەر کۆچی نێونەتەوەی دەکەنەوە بە تایبەتیش کۆچی کرێکارەکان. بە کورتی لە دوای ئەوە هەندێک وێزگەی کۆچی کورد لە ماوەی 1 سەدەدا دەخەمە ڕۆ. یەکێک لە گەورەترین کوچەکانی کورد لە بەهاری 1916 لە باکوورەوە بۆ شارەکانی قۆنیە، ئەنقەرە، ئەدەنە، ئۆرفە و مووسڵ. لەو ماوەیەدا 700,000 کورد ناچار کران لە ناوچەکانی باکوورەوە کۆچ بکەن بۆ ڕۆژئاوا و باشووری کوردستانی باکوور. کۆچی 25,000 کورد لە باکووری کوردستانەوە بوو ناوچەی جەزیرە لە ماوەی نێوان 25 بۆ 28. کوچی بارزانیەکان بۆ تورکیا لە 32، کوچی بارزانیەکان بۆ ئێران لە 45، کوچی بارزانیەکان بۆ یەکێتی سۆڤیەت لە 47. لە 48 بۆ 51 لەو 3 ساڵەدا جووە کوردەکان لە کوردستانەوە کوچیان کرد بۆ ئیسرائیل کە ئێستا ژمارەیان لە نێوان 150 بوو 200,000 کەس مەزندە دەکرێن. کوچپێکردنی بارزانیەکان بوو ناوچەکانی دیکە لە پارێزگای هەولێر و دهۆک لە 49 کە تا 54 بەردەوام بوو. کوچی کوردی باشوور بۆ ئێران لە 74 و 75 کە سەروی 500,000 کەس دەبێتن. تەسفیری کوردە فەیلیەکان بۆ ئێران لە 78. ڕاگواستنی 4500 گوند لە نێوان 75 بوو 90. لە ململانەی شەڕی نێوان ئازەربایجان و ئەرمینیان لەسەر ناگۆرن و قەرەباغ لە 88 زیاتر لە 150,000 کورد ئاوارە بوون دوای ئەوەی ناوچەکانیان وێران کرا. لە تورکیا لە نێوان 89 بوو 93 نزیکەی 4,000 گوندی کورد خاپور کرا و ئاوارە بوون بۆ زۆربەی بۆ ڕۆژئاوای تورکیا. کۆڕەوی 91 کی کوردی عێراق کە سەروی 1.5 ملیۆن خەڵکی کوردستانی باشوور سنووری تورکیا و ئێرانیان بڕی. کوچی کوردانی ڕۆژئاوا لە 2013 و 2014 بۆ تورکیا و هەرێم و کوردستان کە ئەوی زیاترە لە 400,000 ئاوارە. اینجا کوچی ئێمە بۆ ڕۆژئاوا کە زیاتر ئەوەیمە لەسەر کوچی ڕۆژئاوایە. لە 60ەوە سەرەتاکانی کوچی کورد بۆ ڕۆژئاوا دەستی پێ کرد کە چەند ژمارەی گەنجی قوتابی لە هەموو پارچەکانی کوردستانەوە چوون بۆ ئەوروپا، هەم بەشە ڕۆژهەڵاتەکەی هەم ڕۆژئاوایەکەی. لە 61 بۆ 73 لە تورکیاوە 900,000 کرێکاری میوان چوون بۆ تورکیا. بەڵێ تورکیا کە لە نێویاندا 120 بۆ 125 ئەو کرێکارە کوردانە کرێکاری کورد بوون کە نزیکەی 200,000 کوردێک دەبیتن. ناوەڕاستی دەیە 1906 کوچێکی دیکە لە تورکیاوە بۆ سوید دەستی پێ کرد کە گەورەترین شەپۆلی ئەو کرێکارانە میوانانە لە نێوان 66 بۆ 71 بوو کە بێگومان ژمارەیەکی بەرچاوی ئەو کرێکارانەش کورد بوون. اینجا کۆچی کورد لە تورکیاوە بۆ سوید و بۆ زۆر وڵاتی دیکەی ئەوروپی لە 1970 دیسان لە
1980 دوای کودەتای عسکەری شەپۆلی دیکەی کۆچ لەوێ وەڕۆیشتن بۆ وڵاتانە. کۆچی کوردی باشوور بۆ ڕۆژئاوا لە کوتاییەکانی 60 سەرەتاکانی 70 کۆچێکی پچە ڕوو بە کۆمەڵ نییە، کەم چوونە. اینجا لە 89 زیاتر کوردی باشوور ڕوو دەکاتە ڕۆژئاوا لە ئاکامی شەڕی کەنداوی 80 شۆڕشی چەکداری کورد لە دژی بەعس و جینۆسایدی کورد لەلایەن بەعسیەکانەوە. کوچی کوردی باشوور هەر بوو ڕۆژئاوا لە دوای نەوات دیسان شەپۆلێکی دیکەی کۆچ بە تایبەتی لە نێوان 94 بوو 98 لە نەتیجەی شەڕی براکوژی خەڵکێکی یەکجار زۆری دیکە لە باشوورەوە کۆچیان کرد بۆ ڕۆژئاوا. دوا شەپۆلی کۆچ کە بابەتی توێژینەوەکەی ئێمەیە ئەوەی 2004 دەستی پێکرد و تا کوتاییەکانی 2015 و لە نیوەی دووەمی 2015 بە لووتکە گەیشت کە لە کۆڕەوی نوێتویەکەوە هیچ کۆچێک وەکو ئەم کۆچە لە ماوەیەکی کورتدا بە بەرفراوانی نەبووە. کۆچەکە لەگەڵ هێرشی داعش دەستی پێکرد لە نیوەی دووەمی 2014 بە تایبەتی یەکەم جار کێچوون ئەو ناوچانەی کە هێرشیان کرایە سەر بە تایبەتی ئێزدیەکان کە هەڕەشە لەسەر وجودی ئێزدیەکان دروست بوو بۆیە لەوێوە ئێزدیەکان هەوڵیاندا کوردستان بەجێبێڵن و بە کۆمەڵ کۆچ بکەن بۆ ئەوروپا. بەڵام لە 2015 دوای ئەوەی کە پێشمەرگە زۆر سەرکەوتندا تومار دەکاوە دوای ئەوەی کە دڵنیایەک بۆ خەڵکی دەگەڕێتەوە کۆچەکە کەمی نەکرد بەڵکو هەر زیادی کرد. هۆکاری ئەوە دەگەڕێتەوە بۆ 3 قەیران: شەڕی داعش کە هەر بەردەوام بوو، قەیرانی دارایی کە لە سەرەتای 2014ەوە دەستی پێکرد و ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبوو گەشەی دەسەند، سێیەمیان قەیرانی سەرۆکایەتی هەرێم لە ناوەڕاستی 2015ەوە دەستی پێکرد. ئەم 3 قەیرانە پێکەوە وایان کرد کە لە 2015 لە دوای مانگی شەشەوە یەکجار خەڵکێکی زۆر بڕوات و هەر ئەو کاتە بوو کە زوومی کامیراکان و ڕاگەاندنکارەکان کەوتە سەر ئەو کۆچەوە ئەو کۆچە بووە بابەتی ڕاگەاندنەکان و زۆر گەورە کرا. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو کۆچە کوردانی باشوور ئەوە بوو کە هاوکات لەگەڵ کوردانی باشوور خەڵکێکی زۆری کوردانی ڕۆژئاوا کە لێرە نیشتەجێ بوون و هەروە کوردانی ڕۆژهەڵاتیش کە لێرە نیشتەجێ بوون بەگەل شەپۆلەکە کەوتن و هەر سێ پارچە پێکەوە ئەو کۆچەیان ئەو سنوورانەیان بڕی. ئەگەر بین بزانین ئەو کۆچەی ما لەگەڵ بەپێی شێوەیەکی تیوریانە لەگەڵ چ تیورێک لەو تیورانێک کە عەرزمان کرد دەتوانین پراکتیزەکی بکەین بەسەر ئەو کۆچەدا زیاتر لە تیورێک دەتوانین پراکتیزە بکەین بەسەر ئەو کۆچەدا. بەڵام تیورێکی کلاسیکی پێم وایە لە هەمویان زیاتر دەگونجێتن ئەویش تیوری ئێڤریتلیە لە ساڵی 66 کە باز لە فاکتەرەکانی پاڵپەیوەنان و ڕاکێشان دەکاتن. پاڵپەیوەنان لە وڵاتی ڕەسەنەوە وڵاتی سەرەکیەوە و ڕاکێشان لە وڵاتی مەبەستەوە یان وڵاتی خانەخوێوە. جگەلەوە تیوری نێتوەرکمان هەیە، تیوری بازاڕی کاری دوانەییمان هەیە، تیوری ئابووری نوێ و تیوری مەحرومیەتی ڕێژەیی ئەوانەش بە جوورێک لە جوورەکان بەسەر کۆچی ئێمەدا پراکتیزە دەبن و بە کورتی ئاماژەیەکیان پێ دەکەین. تیوری ئێڤرلی تیوری لی 4 ڕەگەزی تێدایە. ئەو کارانەی پەیوەندیان بە ڕووبەری ڕەسەنەوە هەیە بە ئێرەوە هەیە، ئەو کارانەی پەیوەندیان بە ڕووباری مەبەستەوە هەیە لەگەڵ کوسپ و تەگەرەکان ئەوانە دەکەونە سەرڕێ. چوارەمیان تایبەتمەندیە کەسیەکان ئەوانەیە کە کۆچ دەکەن. تیورەکە بەم شێوەیە خراوەتە ڕوو. ئەوە لە سێەوەدا زائید ناقص و ئەوی دیکەش کە بێلایەنە و ئەوە وڵاتی ڕەسەنە. اینجا ئەو کوسپ و تەگەرانەی دەکەونە سەرڕێ و لێرە کە دەبینین ژمارەی زائیدەکان زیاترە، ناقسەکان کەمترە،
پاڵ ئەوانەی کە ڕادەکێشن و لەوێ ژمارەی ناقسەکان زۆرتر ئەوانەی کە پاڵ پێوە دەنێن بۆ کۆچ. ئەو هوکارانەی کە وایان کرد ئێمە ینی ئەو هوکارانەی کە بە هوکاری پاڵپەیوەنەر دابندێن لێرە و هوکاری ڕاکێشەر لەوێ هوکاری پاڵپەیوەنەر لێرە نەبوونی دادپەروەریە، نەبوونی دەرفەتی کاری گونجاوە، نەبوونی متمانەیە بەدەسەڵاتداران، شەڕی داعشە، ناسەقامگیری سیاسیە، خراپی باری ئابووری، نەبوونی ئازادی ڕادەربڕی. و هوکارەکانی پەیوەست بە ڕووبەری مەبەست بەوێ خۆشگوزەرانی و سەرنجڕاکێشی ئەوروپایە، بوونی ئازادی ڕادەربڕین و ئازادی تاکەکەسیە، سەقامگیری سیاسیە لەوێ، گەشەدانە بە توانە هونەری و وەرزشی و زانستیەکان. سەبارەت بە سێیەم ڕێگەز کە کوسپوتەگەرەکانی سەر ڕێگایە، هەڵبەت لێرەوە تا ئەوێ کۆمەڵێک کوسپوتەگەرە هەن، بەڵام کوچی ئەم جارە وەکو کۆچی نواتەکان کوسپوتەگەرەی زۆر نەبوو، لەبەر ئەوەی تورکیا سنوورەکانی بەڕۆی کوچبەراندا کردەوە. تورکیا مەبەستی بوو کە خەڵک بچیت بۆ ئەوروپا، کە ئەو سنوورانەی کردەوە و اینجا تێچووی کۆچەکەش وەکو جارەکان زۆر نەبوو چونکە سنوورەکان کراوەتر بوون و بە لەشاوێکی زۆرەوە کوچبەرانی ئێرە و سووریا و زۆر شوێنی دیکە پێکەوە تا گەیشتن بە سنوورەکانی ئەوروپا بە لێشاو کە مەجالی سنوورداشکردنەوەیان یەکجار کەم بوو، بۆیە کوسپوتەگەرەکان کەمتر بوون ئەم جارە لەسەر ڕێگا و خەڵکەکە زیاتر توانی بچیت و لە ناو ئەنجامەکانی ئێمەدا دەرکەوتووە کە لە 1975 ئەوانەی کە کوچیان کردووە لە یەکەم محاولەدا دەرچوونە، لە یەکەم محاولەی کوچیاندا هیچ ڕێگیریەک نەبووە و توانیوانە سنوورەکان ببڕن و لە 150 ئەوانەی کە کوچیان کردیە لەو 2 ساڵەدا لەم ساڵدا بڕیاری کوچیان داوە. لەم ساڵدا ئەوەش نیشانەیەوە بوو کە کوسپوتەگەرەکان کەم بوون لەسەر ڕێگا و ئەو بوارە ڕەخسە بووە کە کوچیان کەوتە خەیاڵ و ئیتر ڕۆیشتن و سەرکەوتوو بوون لە کوچەکەیان. تایبەتمەندیەکانیان کە چوارەم تایبەتمەندی کۆچ تیورەکەی لیە. تایبەتمەندی کوچبەرەکانی ئێمە زۆربەی هەرە زۆریان لە ڕەگەزینێرن، زۆرینەیەکی زۆریان گەنجن لە خوار تەمەنی 25 ساڵیەوەن، زۆربەیان سەڵتن ڕێژەی خێزان لە سەتادە تێپەڕناکە، زۆرینەیەکی هەرە زۆریان بڕوانامەی ئامادەیی و سەروتریان هەیە. پێنجەمیان زۆربەیان یان داهاتیان نەبووە یان داهاتیان کەم بووە، یانی داهاتیان نییە زۆرینە بەڵام زۆربەی هەرە زۆری داهاتێکی کەمیان هەبووە. سەبارەت بە تیوری نێتوۆرک ئەم تیورە جەخت لەوە دەکاتەوە کەش ئەمڕۆ کۆچ لە شێوەی تۆڕێکی لێ هاتووە لە نێوان خەڵکی کۆچبەری سەرەتا کە چوونە بۆ وڵاتەکان لەگەڵ ئەو خەڵکەی کە لێرە ماونەتەوە خزمی یەکترن، برادری یەکترن، تۆڕێکیان دروست کردووە، هاوکاری یەکتر دەکەن، لێرەوە ڕێنماییان دەکەن کە چوون دێ پارەی بوو دەنێرێ، ڕەنگە لە هەندێک محەتە بچیت دەستی بگریت لە کە گەیشتە سنووری ئەوروپا تا دەباتە وڵاتەکە، لەوێ شوێنی سەجێبوونی بوو دابینکە، بوو فێربوونی زمان یارمەتی بدا، کۆمەلێک شتی بۆ دەکا. بۆیەشە ئێمە دەزانین گەورەترین دیاسپۆرای کوردی لە ئەڵمانیایە، دوای وی لە سویدە و لە بەریتانیایە. کۆچبەرانی ئێمەش ئەم جارە زۆربەی هەرە زۆری ڕوویان لەوێ کردووە، 136 کۆچبەری ئێمە ڕۆی لە ئەڵمانیا کردووە بۆ چونکە کوردێکی زۆر لەوەیە، ڕویان لە سوید کردووە، ڕویان لە بەریتانیا کردووە 115 یعنی 165 کۆچبەری ئێمە چووتە ئەو وڵاتانەوە و ئەمە نیشانەی ئەوەیە کە کاریگەری ئەو تۆڕە هەبووە، ئەو پەیوەندیەی کە لە نێوان ئەو کوچبەرانی ئێرە و کوچبەرەکانی سەرەتا لەوێوە. تیوری بازاری کاری دوانەیی ئەوە باسی ئەوە دەکا کە بۆ هەر کۆچێک دەبێت لێرە دەرفەتی شوێنی دەستپێکەوە دەوی دەرفەتی کار کەم بێ
ولا شوێنی مەبەست کە دەچیت بۆەوە دەبێت دەرفەتی کار هەبێتن بتوانێت لەوێ کار بکاتن کاتێک مێرکل ڕادەگەینێت ئێمە 800,000 کۆچبەر وەردەگرین ئیتر کۆچبەرانی ئێمە ڕوو لەوێ دەکەن چونکە لەوێ چاوەڕێی ئەوە دەکەن دەرفەتێکی کاریان دەستکەوێتن کە لێرە دەستیان نەکەوتووە و ئەو جورە بازاری کاری دوانەیی مەبەستی لێ چیە مەبەستی ئەوەیە لە وڵاتە پێشکەوتوەکاندا دانیشتوان دابەش دەبێت بەسەر دوو بەرەدا بەرەیەک هەیە دوو جور کار هەیە خەڵکە ڕەسەنەکە کارێک دەکا و خۆیان لە جوورێک لە کار نادەن ئەو جوورەی دیکەی کار کە جوورێکە لە ئاستی نزمدا کە هاوڵاتیانی وڵاتەکە پێی رازینین زیاتر کێ دەیکا ئەو کوچبەرانەی کە دەچن بۆ ئەو وڵاتانە وەکو ئەوەی ئێستا خەڵکی بەنگلادشی و ئەندونوسی دێن بۆ وڵاتی ئێمە کە خەڵکی ئێمە ئامادە نییە ئەو جوورە کارانە بکە کە ئەوان دەیکەن بۆیە ئەوان دێن دەیکەن بە هەمان شێوە ئەوانەی ئێمەش کە دەچنە ئەوێ تا ڕادەیەک دەکرێت بڵێن ئەو ڕۆلە دەبینن بۆ ئەوان بەپێی تیۆری بازاری کاری دوانەیی تیورێکی دیکە تیۆری ئابووری نوێیە تیۆری ئابووری نوێ باس لەوە دەکات کە پێشتر بۆی بزان هۆکارەکانی کۆچ چییە و کێ بڕیار لە کۆچ دەدا پرسیاریان لە تاقە کەسەکان دەکرد ئێستا ئەوان دەڵێن نەخێر دەبێت پرسیار لە یەکەی گەورەتر بکەیت پرسیار لە خێزان بکەیت پرسیار لە بنەماڵە بکەیت پرسیار لە یەکەی گەورەتر لە تاک بکەیت چونکە ئەوانیشن تاکەکان هان دەدەن کۆچ بکەن کاتێک خێزان داهاتی کەم دەبێتن فرەسی کاری کەم دەبێتن بۆ ڕوولەکانی هەز دەکاتن کە ئەو کارێک کە هەیانە بەشیان ناکاتن هانی ئەندامێکی خۆیان زیاتر لە ئەندامەکەی دەداتن کە کوچ بکاتن و پێکەوە بڕیاری لێ دەدەن واگەر ئێمە تەماشا ئەو کۆچەی ئەم جارە بکەین دەبینین خەڵکێکی یەک جار زۆر ڕێژەیەکی یەک جار زۆر کە دەکاتە 1970 یان خێزانەکانیان هەمویان ڕازی بوونە کەوانە کۆچ بکەن یان بەشێکی زۆری خێزانەکە ڕازی بووە ڕەنگە دایکەکە پێی خۆش نەبیتن کەسێک برایەک ڕازی نەبوو دەنا لە خێزان لەگەڵ کۆچکردنی ئەوان بووە واتە بەپێی تیۆری ئابووری نوێ دەکرێت بڵێن کە خێزانەکانی ئێمەش ڕەزامەند بوونە وەهانی منداڵەکانیان داوە کە کۆچ بکەن بۆ ئەو وڵاتانە هۆکارەکانی کۆچ کە کۆچبەرەکان ئاماژیان پێکردووە بەم جوورەیە یەکەم هۆکار ئەوەیە کە ئاماژە بەوە دەکەن 150 کۆچبەری ئێمە ئاماژە بەوە دەکات کە ئازادی بیرۆڕا لە کوردستان نییە و 142 دیسان سنووری ئازادی تاکە کەسی ئەم دوو هۆکارە ڕەنگە سیر بێتە پێشچاوی ئێمە لە کاتێکدا NRTمان هەیە و ڕووداومان هەیە و ئەو هەموو ڕۆژنامە و هەموو کەناڵانە هەیە چۆن باسی سنوورداری بیرۆڕای ئازادی بیرۆڕا دەکرێت اینجا ناسەقامگیری سیاسی دێ نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی دێ نەبوونی متمانە بە بەرپرسان ئەمە لە هۆکارە هەرە باڵاکانە من کە ئەم دەرەنجامانم بۆ دەرکەوت بە تایبەتی لەسەر ئازادی لە زۆر گەنجم پرسی ئایا حەز دەکەن لێرە کە سنوورداری ئازادی هەیە هەمویان هاوڕا بوون کە بەڵێ یەکجار سنوورداریەکی زۆری بیرۆڕا هەیە سنوورداری ئازادی هەیە لە ڕاستیشدا سەبارەت بە ئازادی بە تایبەتیش ئازادی تاکە کەسی ئێمە حەز دەکەن کە ڕووبەری ئازادی لە وڵاتی مەدا کەمە ئازادی لە هەڵبژاردننی جلوبەرێک ئازادی لە بیر و باوەڕ ئازادی لە مامەلەکردن لەگەڵ دابوونەری تا دوایی ئەم هەموو سنوورداری ئازادیانە وا دەکا کە بەڵێ گەنج هەوڵ بداتن بە سنوورێکی دیکە بدۆزیتەوە بۆ ممارسەکردنی ئازادیەکانی خۆی ڕێژەی کۆچکردووان لە هەرێمی کوردستان چوون بووە وەکو گوتم لە بیداتەکەدا ئێمە 4 ناحیەمان وەرگرت لەو 4 ناحیەدا ئێمە پشتمان باز بە
میتودی ئامارێکی ئەوانەی کە کوچیان کردووە لە ڕێی ئاسایش لە ڕێی ناحیە و لە ڕێی خەڵکی خۆجێیەوە اینجا ئاماری دانیشتوانەکەی و بزانی لە سەتا چەندی دانیشتوانی ئەم ناحیەیە کوچیان کردووە و مەبەستمان بووە ئەو ناحیانە وەرگرین کە زۆرترین هەستمان کردووە زۆرترین خەڵک کوچی لێوە کردوونە بۆ یا ئەو چوار ناحیەمانە وەرگرتە سیروان سەنگەسەر ڕزگاری شێلادزێ لە ناحیەی سیروان کە 9500 کەسێکە 19 گەنج لەگەڵ دوو خێزان کوچیان کردووە کە تێکرا نزیکەی 28-29 کەسێک دەبن ڕێژەی ئەوانەی کوچیان کردووە بە نسبەت دانیشتوان دەکاتە 0.3 لە ناحیەی سەنگەسەر کە لەوێ کوچ گەلێک زۆر بووە 71 گەنج لەگەڵ 15 خێزان کوچیان کردووە دیسان کە دانیشتوانەکەی نزیکەی 9500 کە 1.5 لە سەتا دانیشتوانی سەنگەسەر کۆچی کردووە و ئەمە بەڕاستی جێی ئەوەیە دراسەیەکی تایبەتی لەسەر بکرێتم بۆ لە سەنگەسەرەوە هێندە خەڵکە کۆچ کردووە من پێم وایە لە حاجی ئاواش بە هەمان شێوەیە لەو ناوچەیە خەڵکێکی زۆر کۆچی کردووە کە ئەم ناوچەیە ناوچەیەکی سنووریە دەکرێتن بۆ بازرگانی لەگەڵ ئێران یان ناوچەیەکی دوورە لە شەڕ ئەگەر هوکارەکە تەنێ شەڕی داعش بیتن ئەی دەبێ هوکارەکەی چ بیتنەوە بەڕاستی توێژینەوەیەکی دیکەی دەبێت کە من ناتوانم تەفسیرێکی دقیقم بۆی هەبیت لە ناحیەی ڕزگاری لە پارێزگای هەولێر ژمارەی کوچ کردووان 40 کەس بووە و ژمارەی دانیشتوان 31000 بووە کە دەکاتە 0.1 لە سەدی دانیشتوان ناحیەی شێلادزێ لە دهۆک ژمارەی کوچ کردووان 49 گەنج بووە 48 کوڕ 1 کچ ژمارەی دانیشتوان 200,000 کە ڕێژەی کوچ کردووان سەبارەت بە دانیشتوان دەکاتە 0.2 ئەمە سەبارەت بە قەبارەکەی کە لە نەتیجەکەدا زۆرتر ئاماژەی پێ دەکەین بەڵام پۆتانسیێلی کۆچ بۆ ئەوە پشتم بە داتای ڕاپرسیەکی دیکە بەستووە کە پێی دەگوت کە ئەم میتودە پێی دەگوترێت سکەندەری ئەنەلایسس بە پێی ڕاپرسیەکی کۆمپانیای نیش کە لە تشرینی دووەمی 2015 نمونەیەکی وەرگرتووە لە 1205 کەس لە هەموو عێراق لە 6 شار و هەولێر و سلێمانی دهۆک لەناو ئەو شارانە دەبووە یەکێک لە پرسیارەکانی ئەوە بووە ئارەزووی کۆچ دەکەی بۆ وڵاتێک ئەگەر دەرفەتێکی گونجاوت بوو بێتە پێش دەبینین بەو شێوەیە لە هەولێر کە کەمترین ڕێژەیە 124 خەڵکی هەولێر ئەو ئامادەییان پیشانداوە کە ئامادەن کۆچ بکەن لە وڵاتە 130 لە دهۆک 100 نزیکەی 160 لە سلێمانی کە یەکجار ڕێژەیەکی بەرزە ئەم پۆتێنسیالە بەرزە بۆ کۆچ وا پیشان دەدات کە خەڵکی هەرێم یەکجار بێهیوان لە چارەسەری کێشەکان بێهیوان لە گەڕانەوەی سەقامگیری لە دیموکراسیەت لە مافی مرۆڤ لە گەشەسەندن هیوایەکیان بە داهاتووی خۆیان نەماوە و بەجددی دەبێ کار بکرێت بۆ گەڕاندنەوەی هیوا بۆ خەڵک کە خەڵک هیوای نەما زۆر شتەکان زۆر قرس دەبن بە کورتی دێمە سەر ئەنجامەکانی توێژینەوەکە شەپۆلی کۆچ وەکو گوتمان لە نیوەی دووەمی 2014 و تا کۆتاییەکانی 2015 بەردەوام بوو لە مانگی 6-7-8 زۆر گەورە بووام شەپۆلە کە ڕاستە و خۆ هەڵمەتی ڕاگەاندنی گەورەی بوو کرا بوویە زۆر گەورەتر لە قەبارەی خۆشی دەرکەوت ڕێژەی کوچ کردووان نزیکەی لە 0.5 دانیشتوانە کە ئەگەر 5 ملیۆن بین دەبێ بکاتە 25,000 کەسێک لە کوردستانەوە کوچیان کرد بێتن کوچەکە سەرتاسەریە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەندێک قەزا زۆرە لە هەندێک قەزا کەمترە بەڵام کوچێکی سەرتاسەریە هەموو ناوچەکانی کوردستانی گرتوتەوە
کوچبەران بە ڕێژەی زیاتر لەسەر سێ لەسەر چوار ئەم تایبەتمەندیانە هەیە: گەنج بوون، نێربوون، سەڵت بوون لەگەڵ خاوەنی داهاتی کەمن. کۆچەکە ئەنجامی سێ قەیرانی گەورەیە: ئابووری، شەڕ، یاسای سەرۆکاتی هەرێم، کە تا ئێستا ئەو سێ قەیرانە ماڵ بەردەوامن بەڵام خاوترن. کۆچەکە ئەگەرچی هوکاری ئابووری لە پشتە، بەڵام کۆچێک نییە کە هوکاری ئابووری باڵادەست بێت تێیدا وەکو زۆربەی کوچەکانی دنیا. هوکاری ئابووری باڵادەست نییە. بۆیەشە دەبێت جددیتر لەو کۆچە بڕوانین. کوچبەران بە ڕێژەی زۆر ئەم هوکارانە دەخەنە پاڵ کۆچەکەیان: سنوورداری ئازادی بیرۆڕا، ناسەقامگیری سیاسی، سنوورداری ئازای تاکەکەسی، نەبوونی عەداڵەتی کۆمەڵایەتی، نەبوونی بتمانە بە بەرپرسان. کە ئەگەر تەنیا عەداڵەتەکە ببەستینەوە بە ئابووریەوە، ئەوە ١٤٢ هەموو هوکارەکانی دیکە هیچ ڕەهەندێکی ئابووریان تێدا نییە. زۆربەی کوچبەرانی کوردستان دەچنە ڕیزی کوچبەرە ناشارەزەکان، واتە ئەوانەی لە بوارێکی دیاریکراودا شارەزاییەکیان نییە و لە ئێستادا ئەوروپا پێویستی بەو جوورە لە دەستی کار هەیە. زیاتر لە 3 لەسەر 4 کوچبەران پەشیمان نین لە کۆچ و بیریشیان لە گەڕانەوە ناکردوتەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو کێشە زۆرانەی کە لێرە هەن. بۆیە سەرەڕای هەموو دەردەسەریانەی کە لەوێ دەبینن، چونکە ئاوارەکانی ئەم ساڵ، کوچبەرانی ئەم ساڵ بە پێچەوانەی کوچبەرانی ساڵانی ڕابردوو لە کەمترین ئیمتیازاتی ئەوروپا بەهرەمەندن. هەمووی لە کەمپی زۆر خراپدان، هەمووی زۆر کەم هاوکاری دەکرێن، بەڵام لەگەڵەوەیدا هیچ پەشیمان نین. بەشی زۆری خێزانەکان یان هەموو خێزانیان بەشێکی ڕەزامەندن لەسەر کۆچی ڕوولەکانیان و ڕەنگە پشتیوانی داراییشیان کردبن، هەر بۆیە ئەوانەی کە پارەی تەواویان قەرز کردووە ژمارەیان کەمترە لە 120. ئەوانی دیکە هەمویان پارەیان بەشی کۆچ هەبووە. کۆچ بەردەوام دەبێت ئەگەر ئارامیش ببێتەوە، چونکە هوکارەکانی پاڵپەیوەنان زۆر و بەهێزن، بە تایبەتی لە ئێستادا کە بەشێکی زۆری خەڵکی کوردستان بێهیوا بوون. ئەوانەی کە هیوایان بە بزنەوەی گۆڕان هەبوو، ئەو هیوایەشیان مرد. بۆیە ئامادە دەبن لە داهاتوودا مەترسیەکانی دەریای ئیجە تاقی بکەنەوە. زۆر سپاس بۆ پیشودرێژتان. من تەواو لێرە.